وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان داوا لە سەرجەم بانکەکان دەکات دەستکاری سیورەی نەختینەیی دانراوی ئەژمێرە جیاوازەکانی هاوڵاتیان نەکرێت لە بانکەکان. ئەمەشی بۆ ئەوەیە هاوڵاتیان متمانە بە بانکە حکوومیەکان بکەن. ئابووری ناسێکیش دەڵێت ئەم گشتاندنە دامپێدانانی وەزارەتی داراییە کە دەستکاری پارەی هاوڵاتیان کراوە. گرفتەکان چارەسەر ناکە بەڵکوم دامپێدانە کە زیاتر بێگومانەوەی خەڵک کەسە لە گرفتەکەی دەژین یەک لەوانەیە کە خەڵکی دەچی تەمیناتێکدا بۆ حکوومەت لە کاتی داواکردنەوەی لە دەستگاکانی حکوومەت دێن ئەو پارە ئامادە نیە یان سوی لەمان نییە. بۆ نمونە یەکەکە خانی تامیرەکان خانی دروستکە میلیۆنە و دیناری لێ وەردەژیرە کە دەچی داوا دەکاتەوە بە 6 مانگ و 7 مانگ حکومەت پێی دەدرێتەوە لە کاتێکدا لە کتابەکە ئاماژە بۆ ئەوی نەکراوە. دوو ئەندامی پەرلەمانی کوردستان ڕایدەگەێنن بۆ گەڕانەوەی متمانەی هاوڵاتیان بە بانکەکان پێویستی بەوە دەکرد وەزارەتی داراییم گشتاندنە دەربکات چونکە سیستەمی بانکی بوونی نییە و متمانەی هاوڵاتیانیش بە بانکە حکوومیەکان نەماوە. لە ساڵانی ڕابردوودا کاتێک کە هاوڵاتی بۆ ئەوی پارەکانی پارێزراو بێ خستویتە بانکەکانی هەرێمی کوردستان حکوومەت ئێستا پارەکانیان ناداتەوە. چەندین هاوڵاتی هەیە ڕۆژانە پەیوەندی بە ئێمەوەکەن کە قەرزیان لای حکوومەتە پارەی خۆیان بردووە لە بانکەکانیان داناوە وەڕێژەکەشی کەمە حکوومەت نەیداتەوە. بۆیە هەنگاونان بە ئاراستی دروستکردنی متمانە لە نێوان هاوڵاتیان و بانکەکانی هەرێمی کوردستان هەنگاوێکی گرنگ و دروستە. بەڵام ئەمە لە ڕاستیدا بەوە ناکرێتەوە گشتاندنێک و نووسراوێک دەرکەی بۆ جێڕانەوەی متمانە. جێڕانەوەی متمانە بەوەوە ئاکرێت هەموو ئەو قەرزانەی لە هاوڵاتیان لای حکوومەتە و پارەکانی خۆیان لە بانکەکانیان دانەوە حکوومەت بتوانانی پارەکانیان بداتەوە. حقیقت حقۆنیە ینی ئەو وەزیر ئەم گشتاندنە بکات لەبەر ئەوەی ئەو پارەی کە هی ئەشخاصیان ئەوەیە خۆی کەس حەقی ینی مافی ئەوەی نییە کە دەست لێ بدات لە بانکەکان و پێم وایە بەڵام ئەو زروفەی کە بەسەر هەرێمی کوردستان داهات پێشتر وای کرد کە حکوومەت دەست بۆ ئەو پارانە بباتن متمانەی خەڵک بە بانکەکانی هەرێمی کوردستان کەمتر ببێتەوە. بەڕای ئابووری ناسان بۆ گەڕانەوەی متمانەی هاوڵاتیان بە بانکە حکوومیەکان پێویستە سیستەمی بانکی ڕێک بخرێتەوە بۆ گەڕانەوەی متمانەی هاوڵاتیان و بەگەڕخستنەوە و جموجۆڵی بانکی لە هەرێمی کوردستان. هەڵگورد ئەحمەد، کورتسات نیوز، هەولێر.